ئەو پارچە کلێنسا 40,000 دینار دەکەوێت لەسەری بۆیە وریا بە و خۆت تووشی خەرجی مەکە. بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم پاڵپشت بە بڕیارێکی وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کردوتەوە لەسەر فرێدانی پارچە کلێنس و چوزانم پاکرد لە جامی سیارەوە لە کاتی ڕۆشتنال ناو بازار و کوچە و کۆڵان و شەقامەکاندا. جا ئێستا من وردەکاری بڕیارەکەت پێ دەڵێم. بڕیارەکە ئەوەیە کە بۆ لە مەودووە چیدی تۆ ناتوانانی لە جامی سیارەکەتەوە بە دڵی خۆت زبڵ و خاشاک فرێدێتە خوارەوە چونگە لەسەر ئەوە 40,000 دینار غەرامە دەکرێت. جا تۆ لەوانەیە بڵێ چی ئاگای لێ من لە جامی سیارەکەمەوە کلێنس یا زبڵ و خاشاک فرێدەمە دەرەوە. ئێستا من پێ دەڵێم چۆن. ئەو کامێرانی کە دانراون لەسەر شەقام سیستەمێکیان بۆ زیاد دەکرێ و هەر لە کامێراکەوە دەرکەوتی ڕێک دەتگرێ و سزاکەت بۆ دێتەوە. جیا لەوەش پۆلیس و مرور لەسەر شەقامەکان بەردەوام چاودێری سیارەکان دەکەن ئەگەر بینیان شتێکی وایان بەر چاوکەوت ئەوە ڕێک ڕقەمەکەی دەنووسن و غەرامەکەی بۆ ئەنووسن. لەگەڵەوەشدا وەزارەتی ناوخۆ و بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆ داوایان لە هاوڵاتیان کردووە بەردەوام ئاگایان لە بازار و کوچە و کۆڵان و شەقامەکان و سیارەکان بێت. ئەگەر کەسێک ئیشێکی وای کرد ئەوە هەر خێرا تەسویری بکەن و بۆیان بنێرن ئیتر ئەوان حەقیان نەبێت. جا ئەم بڕیارە تەنیا و تەنیا لەبەر بەرژەوەندی گشتی و پاک و خاوێنڕاگرتنی ژینگەی شارەکانە. ئێوە لە کۆمنت بۆمان بنووسن بڕیارەکە چاکە یان خراپ.